SPDFM 106.3 ئێستا گوێبیستی بەرنامەی دەسەڵاتی چوارەم دەبن لە ئامادە و پێشکەشکردنی بەکر قادر. دەسەڵاتی چوارەم. لەقاڵ خەڵک و حکوومەت و پەرلەماندا دەسەڵاتێکی تریژ هەیە کە میدیای و دەسەڵاتی چوارەمە. لە دەسەڵاتی چوارەمدا بابەتە گەرمەکانی ڕۆژ زانستیانە دەخەینە ڕوو، باز لە لێکەوتە و کاریگەریەکانی دەکەین. دەسەڵاتی چوارەم ڕۆژانی شەممان کاتژمێر 3:20 خولەک پێشکەش دەکرێت. ڕۆژانی سێشەممان 11:20 خولەک دووبارە دەبێتەوە. دەسەڵاتی چوارەم بەکر قادر ئامادە و پێشکەشی دەکات. بەناوی خۆی گەورە و میهرەبان سڵاوتان لێبێ بیسەران و بینەرانی ئازیز و خۆشەویست، خۆشحاڵین بە جارێکی تر و لە ئەڵلقەیەکی تری بەرنامەی دەسەڵاتی چوارەم بە ئێوەی بەڕێز خۆشەویست گەیشتینەوە. بەڕێزان و خۆشەویستان، بۆ ئەڵلقەی ئەم جارەمان تەوەرێکمان بۆ هەڵبژاردوون ڕۆڵی میدیا لە کاتی قەیرانەکاندا. دەزانین کە لە هەر وڵاتێک و لە هەر کۆمەڵگەیەک و لە هەر نەتەوەیەکە قەیران دروست ئەبێت، ئەو قەیرانانە دەبێتە هۆکاری دژواربوونی ژیانی تاکەکان. جا ئەو قەیرانانە قەیرانی سیاسی بێ، قەیرانی ئابووری بێ، ئەمانە هەمووی کاریگەری هەیە لەسەر لایەنی کۆمەڵایەتی. کۆمەڵگەش بریتیە لە تاک دروستیەکات. بۆیە لە ئێستاشدا کە هەر تاکێک بەرکەوتی هەیە لەگەڵ میدیا، چی میدیای کلاسیک یاخود میدیای نوێ. ئێمە دەزانین کە میدیا بۆ بەشێک لە ژیانی هەر تاکێک لە کۆمەڵگەکاندا بە تایبەتیش لە کۆمەڵگەی کوردەواری ئێمەدا کە میدیا لە ئێستادا میدیایەکی فرەمان هەیە، میدیایەکی زۆرمان هەیە لە چەندێتی و چونایەتیدا. بۆیە لە کاتی قەیرانەکان و لە کاتی تەنکژەکاندا و لە کاتە دژوارەکاندا میدیا دەبێت ڕۆڵی چۆن بێ، میدیا چی ڕۆڵێک دەگێڕێ، چی کاریگەریەکی هەیە لەسەر دەروون و سایکۆلۆژیای تاک و وەرگر و جەماوەر. گفتوگۆی ئەمڕۆمان دەکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر شوان ئادەم ئێڤە، سەرۆکی ڕێکخراوی چاودێری میدیای کوردی چەمک، کە لە ستودیۆ بە خۆشحاڵی لەگەڵمان ئامادەیە. دکتۆر سەرەتا زۆر بەخێر بێت. سپاس بۆ ئامادەبوونت. دکتۆر پێم خۆشە هەر لەو پرسیارەوە دەست پێ بکەم، لە کاتی قەیراندا، لە کاتی تەنگژە و کاتە دژوار و سەختەکاندا میدیا دەبێت ڕۆڵی چی بێت؟ دەبەن ئێمە کە باسی میدیاکەین باس لە میدیای کوردیەکەین، ئەو میدیا کوردی کە کاریگەری هەیە بەسەر تاک وەرگر و جەماوەری کوردیەوە. ئەگەر باز لە میدیای کوردی بکەین لە هەرێمی کوردستانی عێراقا کە هەرێمێکی ناجێگیری ناسەقامگیری دۆخێکی سیاسی ئابووری کۆمەڵایەتی ئاسایی هەیە، میدیا لەم بارودۆخ و لەم هەرێمانەدا ئەبێ بە جۆرێک وەکۆڵە پەیام و گوتار و ئاراسی ئیشکردنی چاپ و پەخش و بڵاو بکرێتەوە کە هەوێنی یەکڕێزی و ئاشتی کۆمەڵایەتی و ئەوانە بێ، نەک ببێتە باعیسی تێکدان و ئاڵۆزکردنی ئەو دۆخە نەخوازراوی کە هەیە. چونکە خۆ دەزانی میدیا ڕۆڵێکی دوولایەنە بینێ، هەمەتوانێت بە ئاڕاستەیەکی باشە ئیش لەسەر هێورکردنەوەی بارودۆخەکان، ئیش لەسەر نزیک خستنەوەی هێز و لایەنە کۆک و ناکۆکەکان بکە و هەم ئەشتوانێ بە ئاڕاستەیەکی خراپدا بیبە و بێتە ئەو ئاگرەی کە بە بەنزینی ناکۆکیەکانەوە بکرێەوە ئاڵۆزتر بێ. بەڵێ لە ئێستادا میدیای ئێمە میدیای کوردی کەم ڕۆڵیان دەگێڕێ، ڕۆڵی هێورکردنەوە یاخود ڕۆڵی بەنزینەکە دەگێڕێ؟ بەداخەوە ئێستا میدیای کوردی ڕۆڵی بەنزینەکە بینێ، ڕۆڵی وروژێنەرە بینێ، ڕۆڵی ناکۆچیە بینێ. جاران ئەگەرمان ویستایە کێشەیەک چارەسەر بکەین پەنامان بۆ میدیا بروە لە ڕێگەی ئەو پەیامانی میدیا چاپ و پەخش و بڵاویەکردنەوە ئیش لەسەر هێورکردنەوەکرا. بەڵام بەداخەوە ئێستا میدیای کوردی خۆی بۆتە گرفت، خۆی بۆتە کێشە و هەندێک جار وەکوڵێ دەسەڵاتەکانی دیکە
تداخل لە ئیشی میدیاکان چ دەسەڵاتی یاسادانان بێت چ دەسەڵاتی ڕاپەڕاندن بێ یا دادوەری بێ ئەمان تەحەکوم بە میدیاوەکەن و ئەمان ئاراستەیەکەن چۆن و بە چ شێوەیەک پەیامەکانی ئاراستە بکات لە کاتێکە ئەبووە پێچوانەکەی بووە میدیا ڕۆڵێکی چاودێریکەری بەسەر سێ دەسەڵاتەکەی دیکە و بینە هەر چەمکی دەسەڵاتی چوارەم خۆی لەوێەوە هاتووە کە ببێتە چاودر بەسەر دەسەڵاتەکانی دیکەەوە بەڵام بەداخەوە ئێستا لە هەرێمی کوردستانە دەسەڵاتەکانی دیکە بوون بە چاودێر بەسەر میدیا و بگرە هەندێک جار بوون بە مەمەویل بە پاڵپشتیکاری هەم دارایی هەم معنەوی میدیا بۆ ئەوەی ئاراستەی بکەین میدیاش لە هەرێمی کوردستانە خۆ دەزانی پشکی شێری بر حیزبەکانەکەوێ و لە ناو حیزبەکانی شەبەر کەسایەتەکانەکەوێ کەسایەتەکانیش لە مرۆی هەرێمی کوردستانە بەداخەوە هەمویان ڕۆڵی ئاشتی خوازانە نابینن هەندێکیان قازانج لە پشێوی و لە ئاڵۆزی و لە نائارامیا بینن بۆی میدیاکانیشان بۆ ئاراستەیە وەکۆڵێ ئاراستەکەن کە بیان هێڵێتەوە و بیان پارێزە و بەردەوامیان پێبە بەڵێ هۆکاری ئەوەی کە جەناب دامەژت پێکرد میدیا لە هەرێمی کوردستان ڕۆڵی بنزینەکە ئەبینە گڵپەی زیاترەدا بە ئاگرەکە ئەوەیە کە میدیای ئێمە وەکو دەسەڵاتێک کە هەیە دەوتر دەسەڵاتی چوارەمە لەگەڵ ئەوەی کە دەسەڵاتی چوارەمە بەناو دەسەڵاتێکی سربەخۆ نیە نەخێر لە هەرێمی کوردستان دەسەڵات نییە لە هەرێمی کوردستانە پاشکۆی دەسەڵاتەکانی دیکەیە و دەسەڵاتەکانی دیکەش پاشکۆی حیزبەکان و حیزبەکانیش پاشکۆی بەداخەوە کەسەکانن لە ناو حیزبەکانەوە ئەو کەسانش لە نەتیجەیە ئەگەر ڕۆن و ڕاشکا و قسە بکەین بەشێکی زۆریان گرێدراوی وڵاتانی هاوسێ هەرێمی کوردستانن و ئەجەندای دەرەکی جێبەجێیەکەن و ئەم ئەجەندایە نشکە جێبەجێیەکەن بەشێکی لە ڕێگەی میدیاکانەوە وکۆڵەیە ڕنگدانەوەی ئەوێ بۆیە لە هەرێمی کوردستان نەخرمیدا دەسەڵاتی چوارەم نییە ئەسڵان هەر دەسەڵات نییە چونکە ئێمە خۆی بۆ خۆی دەسەڵاتەکانی دیکەمان نییە ئێمە تا ئێسا وەکۆڵەیە نیشانی پرسەرمان لەسەر دەسەڵاتی یاسادانان هەیە لە هەرێمی کوردستان نیشانی پرسەرمان لەسەر دەسەڵاتی جێبەجێکردن و یاسادانان دادۆری هەیە بۆیە بە دڵنیاییەوە میدیاش ڕنگدانەوەی ئەم دەسەڵاتەوە ئەم کۆمەلگایە و ئەم کەسانەیە کە لێرە کارەکەن و ئیدارەی هەرێمەکەیان بۆیە نەخێر دەسەڵات نەمیدیا و ئەوەشی کە هەیە ڕۆڵی ئامڕازێکی پروپاگەندا بینێ و زۆر جار بۆ ئاراستەیە بەکارێنرێت کە لە بەرشەوەندی ئەو کەسانەیە کە پارەی کەناڵەکانیان و ئیدارەیەدەن. بەڵێ دکتۆر زۆر جار دەوترێت باز لەوا کرێت کە قەیران لە هەرێمی کوردستان قەیرانێکی دروستکراوە قەیرانێکی خۆڕسک نییە. ئەو قەیرانی کە دروستکراوە تابان چێ لە پشتێتی سیاسیەکان و ئەو کەسانی کە باڵا دەستن لە هەرێمی کوردستان ئەگەر دروست بێ دەستەواژەکە بڵێن ئەو کەسانی کە بڕیاردەری دەسەڵاتی تەنفیزین لە هەرێمی کوردستاندا ئەم کەسانە کاتێک کە ئەوەنە هەیمەنیان هەیە با بڵێن دەتوانن قەیران دروستکەن میدیاکەش جارێکی تر ڕنگدانە و ئەوانە بۆیە ناتوانێت میدیا ڕۆڵێک و دەورێکی باش ببینێ لە با بڵێن کاتی دروستبوون و یاخود لە بەردەوامبوونی قەیرانەکاندا ئەتوانم وەڵامی و پرسەرە بەوە بۆمەوە کە بەشێکی قەیرانەکان لە هەرێمی کوردستانە خۆڕسکن دروزە بن بۆ لەبەرەوەی ئێمە لە هەرێمێک کاژین هەرێمی پاش ململانی و جەنگ ناوی ئەورێ ئەوەی کە لە ئینگلیزیا پێڵەن پۆست کۆنفلکت کەنتری ئێمە شەڕی عێراقیران و شەڕی ناوخۆ و شەڕی داگیرکردنی کوێت و کۆمەڵی شەڕی دیکەی ناوخۆی و باڵێن ئەوانەی کە لە چواردەورمان وە تا ئێسش لەم دوایانەیە باڵێن شەڕی داعش و شەڕی گروپە ئێتنیکیەکانی ناو عێراق و ئانە بە بەردەوامی شەڕێوانە واتەمە لە هەرێمێکیان دۆخێکی سەقامگیری نییە ینی میدیا لە شوێنێکدا ئەتوانێت پەیامی پیشەیی خۆی بگەێنە کە دۆخەکە هەم سەقامگیر بێ هەم سیستمەکە دیموکراسی بێ ئێمە نە دۆخەکەمان سەقامگیرە نە سیستمەکەمان دیموکراسیە دۆخێکی ئاڵۆز دروست بووە و ئەم قەیرانانش کە هەن بەشێکیان وەکوتم خۆڕسکە پەیوەندی هەیە بە سروشتی ناوچەکەوە و بەشێکی دیکەیان دروستکراون بەڵێ بەدڵنیاییەوە دروستکراون لە بەرەوەی قازانج و هۆکارێک بۆمانەوە بەردەوامی ئەو هێزە سیاسانی کە لە
کوردستان هەتا لە عێراقی شاهن ئەو یەک قەیران لە دوای قەیران دروستکردن قەیران بە قەیران داگیسێنن و لەم قەیرانانە شاوی کە ئیشەکان بۆ ئاسانەکە بە دڵنیایی و میدیایە و میدیاش کە بە دەست خۆیانەوە بێ بۆ ئاراستەیە بەکاریێنن کە یانەوێ کە من بەستیانە کە یانەوەی وەکۆڵە هەیمەنەیان بهێڵێتەوە و بەردەوامیان پێە بۆ ئاراسەیە بەکاری نایەنن کە میدیایەکی نیشتیمانی پرۆفیشنال بێ و ئیش لەسەر پێوەرەکانی ڕاستاپیشەیەکانی ڕاگەیاندن کا ئیش لەسەر یاسا بەرکارەکان بکە. بەڵێ کەواتە هۆکاری و ڕوژاندنی بابەتەکان هۆکاری زیاتر سوڕبوون و قوڵبوونەوەی قەیرانەکان لە هەرێمی کوردستاندا ئەگەر میدیا لە پشتێوەیەتی بۆ لەبەرەوەی میدیا وەکووتمان پاشکۆیە میدیا خۆی دەسەڵات نییە خاوەن بڕیار نییە خاوەن کارنامە نییە بەڵکو کەسەکانی نێو حیزبەکان ئاراستەیەەکان هەر کەسەکانی نێو حیزبەکانیش نین ئێمە بە تۆزە وەکۆڵێت سوورەکە بەرفراوانترکەین ئەوەی کە وای کردووە میدیای کوردی بشێنرێ هەربەتەنە سیاسیەکان نین هەربەتەنیا ئەوانی کە لە دەسەڵاتی جێبەجێکردنا مەڵکو بەشێکیانەوانە کە لە دەسەڵاتی یاسادانان بەشێکیانەوانن لە دەسەڵاتی دادوەریان مەسەڵەن دادوەرەکان بەشێکی زۆر ڕەنگە ڕۆڵێکی زۆر خراپ ببینن لەوەی کە میدیا بەم دۆخی ئێساکە پەرلەمانتاران ڕەنگە ڕۆڵێکی خراپیانە بێ هاوشێوەی وەزیرەکان و بەرەوەرە گشتیەکان کە ڕۆڵی خراپیان هەبوو لەوەی کە میدیا بەم شێوە بێ و ئەو بینەرەی کە سەیری کەناڵەکانی ڕاگەاندنەکە کە بایکۆتی ناکە کە استمرارەتی پێەیە کە بە بەردەوامی وەکۆڵە زەمینی بۆ ئەسازێنێ پەیامی وەکۆڵێ تند و تیژ و ڕقاوی گوتاری ڕقوچینە بەرهەم بێنێ ئەمانش ڕۆڵیان هەیە لەوانەیە و ئەو ڕۆژنامەوانی کە لە دەستگایەکی ڕاگەاندن و برژەوەندی لەوەیە کە ئاگری شەڕ و ناکۆچیەکان هەڵگیرسێنێ ئەویش هەر ڕۆڵی هەیە لەوەی کە ئەم دۆخەیە بۆیە بە بڕوای من خراببوونی ڕۆژی میدیا لە هەرێمی کوردستانە بەتایبەت لە کاتی قەیرانەکانە لە کاتی هەڵمەتەکانی بانگەشی هەڵبژاردنەکانە لە کاتی ناکۆچیەکانە هەر بە تەنیا سیاسیەکان و وەکواڵێ ئەوانەی کە لە دەسەڵاتان لێ بەرپرسین نین ڕەنگە پشکی شێری بەر ئەوان بکەوێ بەڵام بە کۆ هەمومان لێ بەرپرسین ئەو مامۆسایی کە لە زانکۆ وەکواڵێ ئەدای خۆی وەکو مامۆسایەکی مهنی جێبەجێڕاوەگرم پرسیارەکە با بڵین بەشێکی ئەوەی کە ئەو ڕاگەیاندکاری ئەو میدیاکاری لە دەستگایەکی میدیاییدا کار ئەکا با بڵێن ئەگەر دروست بێ مەجبورە بۆی کە پابند بێ بە ئامانج و سیاست و فەلسفەی ئەو دامەزراوی کاری تیەکە ئەبێ خۆی نەبێ ئەبێ ئەو دامەزراوە بێ ئەمە بەشێکیان ئەتوانین بڵین بۆمانەوەی خۆی بۆمانەوەی بژێوی کەمێ حەقی پێ بدین کە با بڵێن تەنفیزکارە بەڵام بەشی دومی پرسیارەکەمە جەنابەت ئاماژەت پێ کرد ینی پسپۆڕەکانی میدیا ئێمە دەزانین کە 20 ساڵێک ئەبێ میدیا تقریبا وەکو بەشێک لە ناوەندە ئەکادیمیەکانە ئەخوێندرێ خەڵکی پسپۆرمانەیە ینی پسپۆڕێکی زۆرمان هەیە لە بواری میدیادا ئەمان بۆ نەیانتوانیەوە میدیا بۆ ئاقارەیە بەرن کە ئیشە ڕاستەقینە کەی خۆی بکات میدیا لەبەرەوەی پرسیان پێ ناکرێت لەبەرەوەی دەسەڵاتیان نادرێتێت لەبەرەوەی ئەوان بڕیاردەر نین لە ئیشی میدیا لە هەرێمی کوردستانە ڕەنگە ئەکادیمیەکان ئەوانەی کە وانە بێژی بواری میدیان ئەوانەی پسپۆری بواری میدان دوایین کەس بن لە بەرنامەجێکی ئەوە بانگەکرێن و کاتی بەرنامەکەیان پێپڕاکرێتەوە دەردەدڵێکیان لەگەڵا ئەکرێ یاخود ئەگەر لە مناسبەیەکە یا لە بابەتێکە پێویستکە بۆ هەندێ بابەتی میدیایی ئەیان هێنن هەندێک قسەیان پێەکەن لە پانێڵەکە لە کۆڕەکە ئیشان پێەکەن بەڵام ئەگەر بێتە سەرەوەی بۆ نمونام کەناڵی تۆ سیاسەتی میدیایی خۆی بگۆڕێت چۆن و بە چ شێوێک باشە پرس بە پسپۆرانی میدیا ناکرێت ئەگەر پسپۆر پرسیشان پێ بکرێ وڕاستی بەگویان ناکرێت بۆ لەبەرەوەی ئەوەی کە پسپۆڕێکی میدیایی ئەیڵێ ئەوە نییە کە با بڵێن بەرپرسی مەکتەبی ڕاگەیاندنی حیزبێک بۆیەوە کۆڵێ بەرژەوەندیەکان لێک دژ و جیاوازن و بەریەکەوتن لە نێوانیانە دروزە بێ ئەم بەریەکەوتنش کە دروزە بێ بەرپرسی مەکتەبی ڕاگەیاندن ڕەنگە دەسەڵاتی هەبێ کۆنتترۆلی میدیاکەی خۆی بەڵام پسپۆڕە میدیایەکە خۆی دەسەڵاتێکی نییە لەوەیە کە کەناڵێک یا دەستگایەک ناچار بەوە بکات کە بۆ شێوە ئیش نەکەن بۆم شێوە ئیش بکەن. بەڵێ دکتۆر ناوبڕێک وەرەگرم دوای ناوبڕەکە درێژە بە بەرنامەکە دین بیسەران و بینەرانی خۆشەویست ناوبڕێک وەرەگرین دوای ناوبڕەکە بەردەوامە بین. کاتی بانگی پیرۆزە بە پێی پایتەختی هەرێمی کوردستان. الله أكبر الله أكبر الله أكبر الله
أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدا رسول الله أشهد أن محمدا رسول الله حي على الصلاة حي على الصلاة حي على الفلاح حي على الفلاح الله أكبر الله أكبر لا إله إلا الله اللهم رب هذه الدعوة التامة والصلاة القائمة آت محمدا الوسيلة والفضيلة وابعثه مقاما محمودا الذي وعده. ئێستا گوێبیستی بەرنامەی دەسەڵاتی چوارەم دەبن لە ئامادە و پێشکەشکردنی بەکر قادر. جارێکتر سڵاوتان لێبێ بیسەران و بینەرانی خۆشەویستی سپێدف ئێم درێژە بە بەرنامەکەمان دەدەین کە تەوەری ئەمجارەمان ڕۆڵی میدیا لە کاتی قەیرانەکاندا بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر شوان ئادەمەیڤەز سەرۆکی ڕێکخراوی چاودێری میدیای کوردی چەمک کە بە خۆشحاڵی لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادە. دکتۆر جارێکتر سڵاو لێبێ. ئەوەی کە باسمان کرد لە پێشناوبڕەکە بە شێوەیەکی گشتی باس لە میدیا و ڕۆڵ و کاریگەری میدیا بوو لە بابلین لە هەرێمی کوردستان. بینە سەر با بڵین ناوەڕۆکی تەوەری بەرنامەکەمان ڕۆڵی میدیا لە کاتی قەیرانەکاندا. ئێمە دەزانین کە لە ئێستادا قەیرانێکی سەخت ئەگەر دروست بە بڵین بەرۆکی بە تاکی هەرێم با بڵین تاکو وڵاتیان هەرێمی کوردستان گروش قەیرانی داراییە بەهۆی نەبوونی موچەوە. ئێمە دەزانین کە چەند مانگێکە ئەمە درێژەی هەیە ڕاڕایەک و قەلەقیەکی زۆر لە دەرونی وەرگر و تاکی کوردی دروست کردووە. لەم کاتەدا میدیا ڕۆڵی با پرسیارەکەم جار بەش یەکەمی پرسیارەکەم ئەو بێ ڕۆڵی میدیا چۆن بۆ لە کاتی ئەم قەیرانی ئابوووریە کە بەسەر با بڵین کۆمەڵگەی کوردەواریدا هاتوو لە نەبوونی موچە و لە نەبوونی پارە و لە سەختبوونی بواری بژێوی. خۆی میدیای کوردی لە دۆخە ئاساییەکانە ڕۆڵی زۆر باش نەوە تا لە کاتی دۆخەنە ئاساییەکانە یا لە قەیرانەکانە باش بێ لەبەرەوەی درێژکراوی هەمان ئەقڵێت و هەمان بیرکردنەوە و هەمان سیاسەتی میدیاییە. ئێمە لە بواری زانستی میدیایە دوو چەمکمان هەیە. چەمکێکیان ئەوەیە
میدیای قەیرانە و چەمچێکیشیان قەیرانی میدیای ئێمە لە کوردستانە قەیرانی میدیامان هەیە کە میدیاکان خۆیان وەکوڵەیە نیشانەی پرسیاران لەسرە لە ڕووی گوتارەوە لە ڕووی پەیامەوە لە ڕووی سیاسەتی میدیاییەوە لە ڕووی بەڕێوەبردنەوە لە ڕووی خاوەنددارێتیەوە ئەوانە هەمووی کۆمەڵەیە گرفتن کە ساڵانێکە هەرێمی کوردستان بەدەست میدیاکانەوە ئەی ناڵێنێواتە میدیاکان لە ئاسی ناوخۆیی و لە ئاسی پیشەیی و یاساییە گرفتی گەوریان هەیە بۆ ئەم میدیانە بە هەموو کێش و گرفتە یاسایی و پیشەیانەوە کە ئێوە ئیداری قەیرانێ بکە کات ئێوە ڕووماڵی قەیرانی بکە بەدڵناییەوە بەشێک لەو کێشە ناوخۆیانەی ئەگوێزێتەوە ئەوەی کە بینیمانە میدیای کوردی هەم بە چاپکراوەکانی هەم بە پەخشکراوەکانی هەم بە دیجیتالەکەی لە پێگە ئەلکترۆنیەکان و تۆڕە کۆمەڵایەتەکان ڕۆڵێکی خراپی بینیوە لەبەرەوەی میدیا ئەوەی کە تا ئێستا بینراوە و ئاسی پێکراوە بەشێکی زۆریان باڵین پلانی نییە لە کاتی قەیرانە چیەکە کە مەفروض وایە لە کاتی قەیرانەکانە میدیایە پلانێکی هەبێ بۆ ئەوەی سیاسەتی میدیایی خۆی لەسەر داڕێژە ئایا لەگەڵ ئەوە قەیرانەکە قوڵتر بکاتەوە یا قەیرانەکە ئەهوەنتر بکاتەوە یاخود بە جۆرە لە جۆرەکان بەڵانسی ڕاگرێ کامیان بێ کام یەک لە پێوەرەکان کام یەک لە بەهاکان ئەخاتە پێش کامیانەوە بۆ منە بەها نیشتیمانیەکان بەها کۆمەڵایەتەکان بەها ئاینیەکان بەها پەروەردەیەکان بەها دەرونیەکان کامیانە خاتە پێش کامیانە بۆن منە ئەمە لە کاتێکە کە داعش هێرژێنە بۆ هەرێمی کوردستان هەندێک کەناڵی میدیایی بەهای نیشتیمانی پێش بەهاکانی دیکەی ئەخز و زۆر جار وەکوڵای قوربانی بە پێوەرەکانی ڕێساپیشەیەکانی ڕاگەاندن ئەها لە پێناوی هێشتنەوەی بەها نیشتیمانیەکانە لە پێناوی ئەوەی کاوەی بەڵێ بۆ ماوەی کاتی لە پێناوی ئەوی وەرەی دانیشتوانی هەرێمی کوردستان نەڕووخێنێ بۆن منە ئێمە کەناڵی میدیاییمان هەبوو لەسەر وەختێکە کە باز لەوە ئاکرا داعش هێرشێنەوە بۆ سەر مەخمور و نزیکی هەولێر بووەتەوە خەریکە داغڵی هەولێرە بوو بۆ ئەوەی وەرەی جەماوەر بەرزکاتەوە ئەچوو بەرنامەی لە ناو قەڵای هەولێرە ئاکرد و لەوێ پەخشیە کرد و خەڵکێکی زۆری کۆوە کردەوە وەکو جۆرێک لە بەرگری بۆ ئەوی خەڵک وەکڵ ئەهوەنی بەرگری دەرونی بۆ ئەوی خەڵک مەسەلەن لە ماڵەکانی خۆیانە بمێنەوە و لەژێر ئەو واتەوات و جەنگە دەرونی کە داعشەی کرد لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە ئەمان ناچار نەبن بچنە درۆ بەڵام ئەمان بینی هەمان میدیا کاتێک کە لە کەرکووک ڕووداوێک ڕوئەیە بۆ نمونە لە نێوان دوو هێزی سیاسیا بوو ئەو قازانجی لەوە بوو مەسەلەن بە بەردەوامی ڕۆماڵی ڕاستەوخۆی ئەکرد کە خەڵک هان با کەرکووک بەجێ بێڵێ لە کاتێکە خۆ لەوێ شەر بەهای نیشتیمانی ئەبووە زاڵ بواە بەڵام بۆ ئەوێ نایکە بۆ هەولێر ئەیکا کەواتە بەرژەوەندێکی لەوەیە بۆ کەواتە یعنەوە سەر قسەکەی سەرەتامان میدیا لە هەرێمی کوردستانە دەسەڵات نییە بەڵکو پاشکۆیە و ئەم پاشکۆیەش وەکو داراسایەکە سوڕێنرێ وەکو تەسبیحێک بەکارێنرێ سوڕێنرێت لەلایەن خاوەن بەرژەوەندەکانەوە لەلایەن ئەوانەی کە ئیداری کەناڵەکانەوە ئەکەن بۆیە لەو دۆخە قەیراناویانەیە میدیاکان چوونیەک نین نەک هەر لە دۆخە سیاسەکانە ئێمە لە ڕووداوێکی بۆ نمونە کارەساتێکی نائاسایی وەکو تەقینەوەی غازی شل لە ماڵیەک لە هاوڵاتەکانی شاری سلێمانیا بینیمان مەسەلەن میدیاکان چۆن و بچ شوێ میدیا هەبوو مەسەلەن چێژی لەوە بینی کە بچێ ئەو گریان و ئاه و نزوولە و خەم و خەفەتی خێزانەکە و کە سوکارەکەی بجوێزێتەوە و زوومی بخاتە سەر و مەسەلەن یەکێک لە هاوڵاتیەکان کە من بینیم ڕاستەوخۆ لە تەلەڤیزۆنەوە لە لەو کۆستەی بەسەریانە هاتبوو ئەو هەموو ئەندامی خێزانیان کەوتبوو ینی پڕیە سیلاحێک و ئەی خۆمە کوژم لە بەرەوەی ئەگەر کە سوکارەکە مناڵەکانم نازانین میدیا هەبوو زوومیەکە دەسەرم حاڵەتە کە ئەمە حاڵەتێکی ناتەبیعیە و تۆ نابێ ئیش لەسەرەوە بکەی مەسەلەن خەڵک هانبەی بەوەی کە ئەو جیهەتەی معنیە بە پاراستنی ژیانی هاوڵاتیان کە لەوەیە دەستگاکانی با بڵێن ئاگرکوژێنەوەی دەستگا ئەمنیەکانە ئەو دەستگانەی دیکەی کە بەرپرسن لە پاکردنەوە و وەکۆڵە گەڕان بە دوای تەرمی قوربانیەکانە تۆ ناکرێ مەسەلەن تەوەجوهێکی وا دروستکەی ئەم کە سوکاری هان بێ بە دژی ئەوانە چونکە ئیشی تۆنێ بەڕاستی هیچ بەرژەوەندیەکیشی لەوەیانە یا ئێمە لە گەرمەی مەسەلەن ئەم مەراسۆنی هاتنی موچەیەت و موچە نایە کەناڵەکانە بینین مەسەلەن ئەگەر دەستکەوتێکە بە یەکسەری گەڕێنێتەوە مەسەلەن بۆ کارکتەرێکی ناو حیزبەکەی خۆی لە کاتی مەسەلەن دەستکەوتەکانە هەزەکەی ئەمانە هەمویان وەکوڵێ برابر
بەشن و زۆر تەبان و زۆر کۆکن بەیەکەوە ئیشان کردووە بۆ ئەم دەستکەوتە بۆ ئەم با بڵێن هاتنی موچەیە بەڵام لە کاتێکی شەکە نایەت یا کێشی تا دروزەوە کەس خۆی ناکە بە خاوەنی وە ڕووماڵ ناکرێ و ئیشی لەسەر ناکرێ کەەوە ڕاستی ئەمە جۆرێکە لە پێشێلکردنی پێوەرەکانی ڕێسا پیشەیەەکانی ڕاگەیاندن ئەگەر ئێمە میدیایەکی نیشتیمانیمان هەبووایە کە هەردوو دیوەکەی پیشان باینە ئێمە ئێستا لە کوردستانە یەکی لە گرفتە گەورەکەمان ئەوەیە وەکو وەرگرێک وەکو بینەرێک وەکو بیسەرێک وەکو خوێنەرە کاتێککە سەیری کەناڵێکی میدیایی ئەەکەین تێرمان ناکە و کەناڵم میدیایی وەکوڵی هەموو گۆشەکانی ڕووداوەکانمان پێ ناڵێ ناچارین سێری زرد و سوور و سەوز و شین بکەین تاوەکو کۆکتێلێکمان یا سۆڕە گەورەکەیمان بۆ دەرەکەی بزانین مەوزوعەکە چییە یا هەندێک جار ناچارە بین بگەڕین بۆ کەناڵە بیانیەکان ئەوان وەکوڵێ بێلایەنتر لە بەرەوەی هیچ بەرژەوەندێکیان نیە لە ڕووداوەکانە ئەوان مەسەڵەن ڕۆماڵێکی ڕەنگە دروستتر و ڕازگویانتر بکەن بۆ ڕووداوەکان بۆیە ئەوەی کە لە هەرمی کوردستانە هەیە بەداخەوە لە کاتی قەیرانەکانیشا میدیای کوردی و قەیرانی لە ناوخۆی هەیەتی گواستوێتەوە بۆ دەرەوە و بەبارێکی دیکەیە تۆ پرسیاری ئەوەت کرد کە ئایا چێ بەرپرسە لەو دۆخە شێواوی میدیا کە لە هەرێمی کوردستانە من ئیشارەتم بەوەیە کە هەم بەرهەمێنەر کە ڕۆژنامەوانان دەستگا میدیایەکان و ئەوانی کە لە پشتی ئەوانیشەوە ئیشەکان بەرپرسن هەم ئەو بەکارێنەری پەیامە میدیایەکان تۆی سەدەقەت بە بەشێکی زۆری ئێمە میدیا با بڵێن دوو جۆر میدیامانەیە لە تەوزیعاتی با بڵێن ئەکادیمیا کە جۆرێکیان پێڵێن مینستریم میدیا واتە میدیای باوکە خۆی لە رادیۆ تەلەڤیزیۆن و ڕۆژنامە ئەوانەیە ئەبینێت جۆرێکیان ئەلتەرناتیڤ میدیایە کە خۆی لە تۆڕە کۆمەڵایەتەکانە ئەبینێتەوە ینی ئێستا دقت بە بەشێکی زۆری میدیا باوەکانی جاران لە رادیۆ تا لە تەلەڤیزیۆنە لە ڕۆژنامەیە اعتیمادێکی کوردی کولی کردوتە سەر ئەلتەرناتیڤ میدیاکە لەسەر میدیا بەدیلەکە کە تۆڕە کۆمەڵایەتەکانی ینی زۆر جار بۆ نمونە میدیا بەدیل لە چێوە دروست بووە کاتی خۆی کە تۆ ئەگەر وتارێکت بنووسەیە بوو نەردای بۆ ڕۆژنامەیە بە 4-5 دەرگاوانە تێپەڕی هەم سەر نووسەر هەم سکرتێری نووسین بەڕێوەبەری نووسین بەرپرسی لاپەڕە لە فلتەرە درا تاوەکو وتاری تۆ بڵاوێتەوە بەڵام ئێستا تۆڕێکی کۆمەڵایەتی دێ پێیجەکەی خۆ دەیە بۆ فلترانە نابی مەسەلەن ئاستی پەروەردەیی و ڕۆشنبیری و خێزانی و دەرونی و سیاسی خۆتە تەحەکوم بەوەکە ئەم وتارەی کە ئەینوسی بڵاوی کەیتەوە باشە یا خراپە ئەگەر خراپە بۆچی خراپە خۆت فلتەرەکەی ئەگەر باشە بۆچی باشە هەر خۆت فلتەرەکەی بەڵام ئێستا کارەساتەکەوەیە میدیا باوەکان کە بە دەستگا و دامەزراوە و کۆمەڵە کارمەندی زۆرەوە کە ئیشی تیاکەن ئەمان یاعتیما دەکەنە سەر بۆ نمونە وتارێکی جەنابەت کە لە پەڕەکەی خۆت بڵاوکێتەوە هیچ سیاسەیەکی کەسایەتێکی دیاریکراو کە مەفروض وایە ئەمانە هەمووی بە فلتەرا ببرێ بۆ نمونە هەتا ئەگەر وتارێکیش کەسایەتێکیش نووسیوی مەفروض وایە تاکید بکرێتەوە بزانە وتارەی خۆیەتی مەسەلەن باگراوندی پژە وتارێکی کاتەکەی گونجاوە ئێستا بۆ نمونە خەڵک هەیە شەڕی خۆیەکە لە ئێستا شەڕی بەرژەوەندی حیزبیەکانێکە شەڕی بەرژەوەندی حەزەکان دۆخە درێژە بکێشێ بەرژەوەندەکەی لەوەیە مەسەلەن ئەم دۆخە درێژە بکێشەوە ئەویش خۆی بێنێتەوە بەرباسان ینی بڵێ کاکەم نیشەم لە وەزایە تۆ کە ئەیهێنیتەوە ئەیکەیتەوە بە مەوزۆ کەواتە گێنە واشە دامی ئەوت کرد هاوشێوەی ئەوەی کە مەسەلەن لە سەردەمی داعش لە کەناڵی میدیاییمان هەبوو قایدێکی ئاسکەری ئێنە هیچ شەریکی میدیایی و یاسایی نەبوو باسی هەموو جۆری ڕێخستنی تەختیت و پلاونی پێشمەرگەیە کرد وە شوێنەکانی دیارەکە ژمارەی ئاشکراکرێ خوددا عاشی ژەرەوەیە هێزی دوژمنی ژەرەوەیە ئەیکردە سەر قەناتە کوردەکان و لەوێ هەموو معلومات پێویستی بە سێخۆر نەبوو پێویستی بەوە نەبوو خەڵک بنێرێتە ناو هێزی پێشمەرگەوە ئێستا میدیاکانیش بەڕاستی بەشێک لە کەسایەتەکان کە لە کوردستانە بۆ نمونە لە ڕۆڵی سیاسی بینە ڕەنگە ڕۆڵە سیاسەکە زۆرترە یا هەندێک جار مەسەلەن ڕۆڵی ئاینیە بینێ ڕۆڵی پەروەردەیی ئەبینێ ئەم میدیایانە بەکارێنێ وەکو چەکێک بۆی مەسەلەن خۆی بێنێتەوە نێو باسان وە خۆیان هونکە هەر دروست وەکو ئەم مۆدەلانی کە ئێستا هێن ئەم مۆدەلانە ئێستا بوون بە هینێک بوون وەکوڵێ بە پێشەنگێک کە خەڵک چاویان لەیەکە لە کاتێکە ئەگەر میدیایی شێواوی کوردی نەبێ ئەمانە نابنە بەهای هەواڵیان نییە نابن باس نابنە کەرەستەیەک بۆ ئەوی میدیاکان خەڵکیان پێوە سەرقاڵکەن دکتۆر دەبینی لە ئێستادا دەروون و سایکۆلۆژی وەرگر زۆر هیلاکە زۆر ماندووە ئەویش بە حکمی ئەوی کە جەنابەت ئاماژت بۆ کرد کە میدیا دابەش بۆ بەسەر دوو جۆر میدیا بۆ نمونە میدیای نەریتی میدیای کلاسیک و میدیای نوێ بە تایبەتی ئەوەی کە با بڵێن تاقەت پڕوکێنە ماندووکرە میدیای نوێ لە ڕێی ئەو ئامێرەزیرەکەی کە هەرێکێکمان بەدەستمان و بەرکەوتێکی زۆر
زۆرمان هەیە لەگەڵیا کۆمەڵێک پێیچ هەیە تر ئەم پەیجانە سێبەرن ئەم پەیجانە فەرمین ئەم پەیجانە بێدایک و باوکن بە زمانە بازارەکە هەر جۆرێکن هەر یەکە و بە شوازێکم هەواڵە بڵاوکات بۆ نمونەک بینەوە لەسەر چوونی وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەغا تا ئێسەش زانیاریەکی پوختکراوی ناو با بڵێن کۆبوونەوەکانی ئەوێ نەدراوە بە وەرگر و بە جەماوەڕ یەک کەلیمە ئەوتر ڕۆژی یەکشەمە بۆ نمونە بڕیارەیەک لایەکە ئەدرێ دەی باشە میدیا ئیشی چییە تەنها ئەگەر بڵین وەکو تووتی بیڵێتەوە یاخود میدیا ئیشی ئەوەیە کە بگەڕێ بە دوای ئەوێ بزانێ شتێکی نادر دەربێنە لەم کۆبوونەوە بە وەرگری بڵێ وەرگرەکانی ئێمە ئیتر چیتر لەو قەلەقی و لەو سایکۆلۆژی و دەروونە شێواویە نامێنێتەوە بۆ میدیای ئێمە ئەوە ناکات لەبەرەوەی میدیای ئێمە مەنەلۆگ لەگەڵ خۆیانەکە لە قۆناغی مەنەلۆگە قسە لەگەڵ خۆیانکە خۆی بەرهەمیانێ و تو ئەیاتەوە بەخۆی یان لە قۆناغی دیالۆگان نییە لەگەڵ دەروی خۆیان بۆ نمونە بە کۆی میدیای کوردی کە لە یاریمی کوردستانە ئیشەکە چەندیان نووسنگیان هەیە لە شوێنی بڕگارە بۆ نمونەوە میدیانی کە لە هەرێمی کوردستان چەندیان نووسنگیان هەیە لە بەغا کە مرکزی قەرارە بۆ عێراق چەندیان مەسەلەن پەیامنێریان هەیە لە ناو ئەنجومەنی وەزیرانە چەندیان پەیامنێریان هەیە لە ناو پەرلەمانە لە ناو سیستەمی دادوەریە لە ناو شارەکانی دیکەی عێراقە تۆ چۆن نەتوانی تەحەکوم بە وەرگرەکانتەوە بکەی کە هێشتا هەر ئەو هەواڵەی کە تۆ بە شخصی لە ڕێگەی برادێکتەوە لە ڕێگەی کەسێکتەوە وەریەگری ئەویش ئێت هەر ئەوەی تۆ کۆپی پێی زەکات و بڵاوێکاتەوە ینی میدیایەکمان نییە ئەوەی کە جاران ئەوت ڕۆژنامەگەری پیشەی گەڕانە بە دوای سەرێشەیە میدیای کوردی ئێستا بە دوای سەرێشەیان ناگەڕێت بەس بەڵکو خۆی سەرێشەیە خۆی سەرێشە دروستەکە ینی ئەم میدیایە کە سەرچاوی زانیاری نەبوو و لە پشتی مێزێکەوە دانیش و لە ڕێگەی تەلەفۆنەوە کۆڵی لێدوانی وەرگرت و زانیاری وەرگر هەر ئەوەی لێ دەرەچێت کە ئێستا هەیە بۆیە ئەو زانارانی کە وەرەگیریان یان ئەگە تۆ دقت بێ هەندێک جار ئێستا عەزەتێشان لە کۆڵ خۆیان کردوتەوە کە مەسەلەن بچن تاکید بکەنەوە لێدوانێک بۆن من لێدوانێکم ماوە لە جاتەوەی تەلەفۆن بۆ خۆم کاتەوە ڕێک لێدوانەکەم بە چ کەناڵێک یا ڕێک لەوێ کۆپی پێست کات و ئیبا بەبێ ئەوەی تاکید کاتەوە ئەم لێدوانە ڕاستە ڕاست نییە زۆر جار ئێمە ئەبینن ینی ئەو نمونەنە ئەبینی لە میدیاکانە کە کۆپی پێستی ئیشی یەکتریەکەنەوە ئەمەش دلیل لەسەرەوەی کە میدیاکانی ئێمە میدیایەک نێ بەڕاستی بە دوای زانیاریە بگەڕێ میدیایە کە بە دوای ناکۆچیا ئەگەڕێ ئەحمە و مەحمووە کۆڵێ نێوانیان خراپە ئەم نێوان خراپیان ئیبرازەکە ئینفۆگرافیکی بۆ دروستەکە کلکوگوێ بۆەکە وەلێکدانەوەی مەسەلەن خۆی بۆەکە نەک بەرمەبنای زانیاری و ئەوەی کە لە واقعیا هەیە و لە نەتیجەشە ئەوە دەرەکەوێت کە بەشێکی زۆرەوە کۆڵێ بە زمانە بازارێکە فەتاحفاڵیە و گرەوگرتنە لەسەر ئەو شتانەی کە ئەوترێنەکەوەی کە پشتبەست بێ بزانێت دکتۆر ئێمە کاتمان بەرەو کۆتا ئەڕوا تقریبا نزیک بوون تۆ لە کۆتاگەمە بکەم بە کۆتا پرسیار بۆ جەنابێت وەرگری ئێمە با بڵێن میدیای ئێمە بۆ وەرگرەکانی لە کاتی قەیرانەکاندا با بڵێن چی چێژێک و چی سوودێک ئەبینێ لەوەی کە وەرگر خۆی لە حاڵەتێکی دەرونی ناجێگیرایە ئەم ئەوەندەی تر ناجێگیری بکە ئەوەی تر با بڵێن کۆڵەکەی لەسەر شانی قرس بکات ئەوەی تر وای لێ بکە کە بێ ئەمەل و بێ ئومێدی بکە بۆچی میدیای ئێمە کار لەسەر ئەماکات لەبەرەوەی بازارەکەی لەو دۆخە شێباوەیە کە دروستیەکە بازارەکەی لەوەیە ئێستا تۆ تا بەیانی لە میدیاکەی خۆتەوە نەتیجەی توێژنەوەیکی زانستی بڵاوکەرەوە کەس گوێ لە ناگرێت بەڵام ئەم ئێت بە زمانێکی سێکسی لە تەوقیتێکی زۆر حساسە کە کاتژمێر هەشتا لە کاتێکە کە هەموو ئەندامانی خێزان بە مناڵ و گەنج و پیر و ئەوانەوە دانیشتون ئەم ئێت بۆ نمونە نەتیجەی ئەم توێژنەوە زانستە و بە زمانێکی سێکسی و بە هەندە حرەکاتی سێکسی پێڵە فیسەبیلەوەی بیگەێنێ بۆ لەبەرەوەی هەزەکە بینەری کورد وەرگری کورد چێژ لەما بینێ بۆ ئەویش لەسەر ئەو وەتەرەکە کە بینەرەکە ینی بەداخەوە ئەوەی کە جاران شارێکی مامۆستا گۆرانی شاعیرەیە کاڵێ میزاجی کوردەواریان تێگاوە دەروێش عەبدوڵڵا ینی ئێستا میدیای کوردی میزاجی خەڵکی تێگاوە میزاجی بیستن و بینین و متمانەشی نەماوە بەڵام لەگەڵەوەی کە متمانەی نەماوە ئەوەی سەیرە ینی بەبرداوە بە دوای ئاگەڕێ ینی بۆ نمونە لە کەناڵە ڕسمیەکەەوە بە دوای ناگەڕێ کە تەلەڤیزیۆنە لە ڕادیۆکەوە بە دوای ناگەڕێ لە ڕۆژنامەکەەوە بە دوای ناگەڕێ ئەگەڕێ لە ناو میدیا بەدیلەکەیە کە تۆڕە کۆمەڵایەتەکانە کە تیکتۆکە کە سناپچاتە ئەوێ ڕاستەکەی من هەزەکەم تینوی زانیاری نەبێ ئەوەی تینوی ئەم کات بەسەربردن و ئەم ستایلە پێکەنی ناویەی کە ئیش وەکۆڵە لەسەر حسابی شتە جدیەکانە بۆ نمونە خەڵک موچەی نییە دوو مانگە
پارەی نییە خێزانی وایە مەسەڵەن 2 مانگە ڕەنگە دووچاری هینێکی گۆ ئەم ئەیکا بە گۆرانیە و لە ڕێگەی گۆرانێک و چێژ لەوە بێ و دەسا و دەسی پێکا و بڵاویەکاتەوە ئەمەش خۆی بەشێکە لە سیاسەتی پشتبەردا کە کێشە جددیەکان بەشتی تەرفیهی بەشتی لاوەی لە بیر خەڵکی بیتەوە بۆ ئەوی ئەوان تەرکیزیان لەسەرەوە نەبێ کاکە 3 مانگە موچە نەهاتوە واز لە گۆرانەکە بێنە واز لە ئەحمە و مەحموو بێنە کە جیابوونەتەوە و بێگەیشتونەتەوە بۆیە ئەمان بەمانە ئیشی لێ سێرەکەن کە ئەمەش ستایلەکە لەم ساڵانی دواییە بە مکەسەفی و بە بەرنامە ئیشان لەسەر کردو ئەوەی کە تۆ باست کرد هەندە پێیجی بێ دایک و باوکەیە نەخێر حیزبەکان دایک و باوکی زۆربەی ئەو پێیجانن کەسایەتەکان بەڵێ بە شاراوی ئێستا جاران من زۆر جار وتومە حیزب بۆ نمونە مەکتەبی ڕێخستنی هەبوو بۆەوەی تەسقیفی خەڵکی پێ بکە ئێستا مەکتەبی تۆڕە کۆمەڵایەتەکانی دەیان وەکۆڵێ لەشکری خەڵکی گەنجوهینی دایناوە بۆ ئەوەی بۆ نمونە ئەگەر سمێنە کێشەیەکی لەسەر مونەوێ ئەڵە کاکە بە هەر دە پەیجەکەم لەسەر دکتۆر شوان بیکوتن ئەگەر مەسەلەن قسەی لەسەر حەدەسێکە بێ لەسەر شتێکە بێ بۆ ئاراسایی کە خۆی ئەوێ بەلاڕێیا بە هەر لەم دە پەیجە لەم 50 پەیجێکە هەیەی ئیشان لەسەرەکە ئەسلەکەی پێدا پۆشڵێ ئەسلەکەی پێدا پۆشێ و ئەمەش هینێکە لەم ساڵانی دوایە وڵاتانی هاتوونەتە پێشەوە کاویش مەسائلی فەیک نیوزە چۆن ئینتاجی هەواڵی ساختاکەی و بە سیاری تازە ئیفرۆشیتەوە بە خەڵکی لەوانە مەسەلەن ڕووسیا و ئیسرائیل ڕەنگە دەوری سەرێکیان هەبێ لە ئاسی نێودەوڵەتیە و لە هەرێمی کوردستانیش کە لێرە وەکیلەکانیان هەن ئەوانی شاویان لێ کردو بەڵێ دکتۆر ئێمە کاتمان تاو بە پێم خۆش و زیاتر گفتوگۆ بکەین بەڵام کات بار نادا سپاس دەکەین کە لە ئەڵقەیەم جارێ بەنامە دەسەڵای چوارەم ئامادە بووین زۆر سپاس وادارم سوودی هەبوو بۆ ئینشاءالله زۆر سپاس بەڵێ بینەران و بیسەرانی خۆشەویست ئەڵقەیەم جارێ بەنامە دەسەڵاتی چوارەم بە کۆتاگەیشت لەگەڵ بەڕێز دکتۆر شوان ئادەمەی بەس سەرۆکی ڕێکخراوی چاودێری میدیای کوردی چەمک گفتوگۆمان کرد سەبارەت بە تەوەرێک ڕۆڵی میدیا لە کاتی قەیرانەکاندا شەڵا بەشکەم قەیرانەکان کۆتایان پێبێت و دەروون سەرکولژیای وەرگرو جەماوەریش ئاسایی بێتەوە و بە شێوازە ئاسایەکی خۆی بڕوە ڕێز وسڵای ئامادەکار و پێشکەشکار بەکر قادر و هاوکاری خۆشەویستم کاک عەبدولباقی لە کۆنتڕۆل قبول بفەرمونون تا کۆڵقەیەکی تری بەرنامەی دەسەڵاتی چوارەم بەخوای گەورەتان دەست پێ خۆتان لەگەڵ کۆمپانیای سکای ئارت تاکە بریکاری رادیۆی سپێدە FM و کەناڵی ئاسمانی سپێدا بۆ دروستکردنەوە بڵاوکردنەوەی